ئێمەی هەڵەبجەی لە ئێستاە زۆر نائومێدین و بێئومێد بووین لەو با بڵێن لەو بڕیار و لەو هەڵوێستانەی کە دەسەڵاتی کوردی و حکوومەتی عێراقیش هەی بووە بەرامبەر شارەکەی ئێمە ئەوانیانەوێت با خەڵی خۆیان پڕکەن بزنسێکە بزنسی خۆیانەکەن و جوان لە خەڵکی ڕەشوڕوود نییە و جوان لە خەڵکی ئاسایی و مەدەنی ئەو شارە و تەواوی کوردستان و عێراقیش نییە کە ژیانێکی باشیان هەبێ. لە ئێستایا کە دەبینین ئەم دوو حیزبە سیاسیە لە هەرێمی کوردستان وایان کردووە کە هەڵەبجەیەکان تەنها یەک جار کیمیاباران کراون، بەڵام لە ئێستا هەموو ساڵێ کیمیابارانکردنی ئەوانە لە ڕوە سایکۆلۆژیەکەەوە کە هیچ خزمەتێک بەو شارە نەکراوە تا ئێستا لە هیچ کابینەیەکی حکوومەتە نەهاتوونەتە هەڵەبجە بە دەستێکی پڕەوە بەڵێنێکی بەفعلی بەڵێنێکی جددی بن بۆ شاری هەڵەبجە. لەبەر نەبوونی خزمەتگوزاری لەبەر کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە وامان لێ هات بە فامیلی بە هەمومان ئەو شارە و ئەو وڵاتە بەجێ بێڵین لەبەر ئەوەی ناچار بووین لەوێ هیچ خزمەتگوزاریەک نەبوو بۆ ژیان. لێرە دەست بکەین بە ژیانێکی نوێ دوور لە کەسوکار و ئازیزانمان لەبەر خاتری ئەوەی کە ئێمە حکوومەتێکی فاشیل و گەندەڵمان هەیە، ئەوەی کە هەیەیانە تەنها بۆ خۆیانە هیچ شتێکیان بۆ خەڵکو و خەڵکی هەڵەبجە و بۆ هیچ کەسێک نێ بە تایبەت خەڵکی هەڵەبجە. گەنجانی هەڵەبجەش وەکو پێویست ئاوڕیان لێ نەدراوەتەوە، هەلیکاریان بۆ دەرچوانی زانکۆ دانەمەزراوە، هەلیکاریان نییە. اینجا لە ڕووی ئازادی و ئازادەکانیان بەرفراوان نییە، ناتوانن دەنگی خۆیان بە خزمەت ناکرێن، ئەبیرن کە بریندارانی چەکی کیمیایی لەبەر چاوی هەموو عالم لەبەر چاوی هەموو خەڵک وەفاتەکە. ئەم گەنجە چ دڵێکی بەم شاری خۆی خۆش بێت، ناچار سەر هەڵەگرێ و ڕێ هەندەرانەگرێتە بە هیچەمە بۆی کە خزمەتی ئەو شارە نەکراوە کە بۆکو پێویست گەنجەکانی ئەو شارە خزمەت ناکرێن و نیگەرانن و ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کەوا کۆچکەن بۆ شارەکانی چواردەور هەوڵبەن کارێ بدۆزنەوە بە دوا مەعیشەتێکا بگەڕێن و لەوێش کە هەست بە زیاتر بێ ئەمەلبوونەکەن هەوڵ دەدەن بێن بۆ هەندەران و ڕێی غەریبایەتی بگرێن. بەڕاستی هەموو میلەت هەموو خەڵکی هەرێمی کوردستان لە دەست ئەم دەسەڵاتە بێزارن. طبعا وڵاتێکە کاتێکە دەسەڵاتێک هیچ هەلێک ناڕەخسێنێ بۆ گەنجان بۆ لاوان کە بۆی ئیشکەن بۆ دەچوانی زانکۆ پەیمانگاکان. ئێمە چەندەها تەلەبەی زانکۆ پەیمانگاکانمان هەیە کە پێش تەواوکردنی پرۆسەی خوێندنیان دڵنیان لەوەی کە لە دوای تەواوکردنی پرۆسەی خوێندنەکە بێ ئیشە بن بێکارە بن